ئێمە وەکو 22 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی ئەمڕۆ لە سلێمانی بۆ دەربڕینی ناڕەزایی دژ بەو ساختەکاری لە ئەنجامی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقا لەلایەن دوو حیزبی دەسەڵاتداری هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی لە سلێمانی و کەرکووک پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر و دووەک ئەنجام درراوە. ئەو پەڕی ناڕەزایی خۆمان دەرەبڕین و ئەم ئەنجامانە ڕەت دەکەینەوە. پێمان وایە ئەمە ساختەکاریە کە دژ بە خەڵکی کوردستان و بێئیرادەکردنی خەڵکی کوردستان و دزینی دەنگەکانیانە. بۆیە ئێمە داوا لە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقەکەین بڕیارێکی ئازادانە بدات وەک پێویستە لەسەری پێویستە بڕیار بدات کە نەتیجەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و کەرکووک ڕەت بکاتەوە و پابند نەبێ بەو نەتیجانەوە و دووبارە دەنگدان لە هەرێمی کوردستان و پارێزگای کەرکووکە بکرێتەوە. خاڵی دووەم پێویستە لەسەر لایەنە ناڕازیەکانی ئەنجامی هەڵبژاردنەکانی کوردستان و کەرکووک کە پێکەوە بن و یەکتری جێنەیەڵن و هەر یەکەیان ئەم لایەنانە پێویستە بە هیچ شاباشێک کە بۆی ببەخشنەوە یان ژمارە کورسەکانی زیاد بکەن بە هیچ شێوەیە لەگەڵی نەبن. ئەگەر لەگەڵی بن ئێمە تونترین هەڵوێستمان بەرامبەر ئەوانە بێوەک ئەوەی کە بەرامبەر فێڵبازەکانی هەرێمی کوردستان هەمان بووە. هەفتەی ئایندە ئێمە بڕیاری خۆپشاندارمان ناوە، ئەمە یەکێکە لە بڕیارە گرنگەکانمان. ئێمە داوای ئەوە ناکەین چەک دابنین و بێهیوابین و تەسلیم بین، چکۆوە بەدیل نییە، یانە بێت لە جەنگەکە بەردەوامی نانە بێت تەسلیم بین، بۆ بە هیچ شێوەک تەسلیم بوون هین نییە، چارەسەر نییە، بەڵکو ئێمە پێمان وایە سەرکەوتن نزیکە نەک ئەوەی کەوا دابیشین تەسلیم بین. ئەمە خاڵێک دووەمیشان ئێمە ئەو پرسیاری کاژێکی لەمە بەرپرسیارە مەنزومەیەکی ساختەکاری ئیقلیمی ناوخۆ هەیە و کەلتورێکی ساختەکاری هەیە لە کوردستاندا کە ئەمە هەمووی بەرپرسە لەو مەسەلەیە.